پلاستیک کە ناوێکی تیجاریە ناوعلمەکەی ئەوەیە کە بەشێکە لە ئەو پێترۆکیمیکەڵ مەتیریاڵانەی کە هەیە ینی مەوادی کە بڵێن نەوتی خاو کە دەرئەچێت ئەتوانی هەنێ مەوادی کیمیایی لێ دەرکەین کە پێیانڵێن پێترۆکیمیکەڵ مەتیریالز ئەم مادانە بە دوای چەند پرۆسسینێک کە ئیشی تیاکرێت مادەی پلاستیکی لێ دروستەگرێن. مێژۆگای گۆڕ زۆر دوور نیە ینی لە 1970 ینی بەهێن 100 ساڵ نابێت دۆزراوەتەوە لەوەشەوە هات کە وەختی خۆی ئەو ساحەبی نادیەکی بلیارد هەبوو ئەگەڕا بە دوای بەردی بلیاردە بەکاری بێنن بەڵام بەردەکان بە هین قورس بوو وتی کێ جایزەی دانابەوەی کە یەکێک بێت لە بری ئەو بەردە مادەیەکی ترم بۆ دروستکە بەڵام وەزنی سووک بێ وعینەن سەڵابەی هەبێ یانیانێن ڕقی هەبێ عالمەکان گەیشتنە ئەوەی کە سێرشان کرد سێرشان کرد بە دوای ئەوە لە نەتیجەی ئەوە مادەیەکیان دۆزیۆدەوە کە بڵێن پێڵێن پلاستیک. بەعام پلاستیک مادە کیمیایەکەی پۆلیئەتیلینە. پۆلیئەتیلین مادەیەکی وەکو بڵێن چۆنەڵی کەتیرەییە لێنجە دوای ئەوە ئەتوانین قابلێتی ئەوەی کە ڕەخ بێ بەڵام کە ڕەخ بوو ئیتر دوای ئەوە بێ بە برتڵ توانەوەی بە تەفاعلی بڵێن لەگەڵ گەرمیان نەرم نابێتەوە یا بێ بشکێ یا ئەوەتە وەکو خۆی بمێنێتەوە. بەنسبەت کەرسە پلاستیکەکانەوە بە دڵنیاییەوە لە چێشتخانەکان بەکاردێنرێت بە شێوازێکی زۆر لەبەرەوەی کە وەکو باسی یەکەم نرخی هەرسانە دووەم ئەرکی کەماواتە تۆ قاپێکی پلاستیک بە نرخێکی هەرزان دەکڕێت دوای کە خواردنەکەی تیا بەکاردێنرێت ڕاستخۆ فڕێدرێیان خەڵک بە شێوازی سەفەری ڕێژێکی زۆر بەکارێنێت و بە شێوەی گشتی ئەوەی کە زۆرە بینی لە گەشتەکانە بەداخۆ کە لێسایە وەرزی بەهارە لە کاتی گەشتکردنە ڕێژێکی زۆر لەو پلاستیکانە بەکاردێنێت هەم بۆ خواردن هەم بۆ خواردنەوە. بە شێوی گشتی پلاستیک لەبەرەوەی نرخی زۆر هەرزانە لەسەر ئاسی جیهان بەکارهێنانی زۆرترینە واتە هۆکاری هەرزانەکەی وای کردو کە بە ڕێژێکی زۆر بەکاربێت. لێ بە دڵنیاییەوە پلاستیک ئەگەر لە پلەی گەرمی بەرزە ئەو خۆراکانەی کە بە گەرمیەکرێن ناو پلاستیکەوە ڕاستەخۆکە ناو قاپی پلاستیکیان هەموو ئەو پێکاتانی کە پلاستیکن بۆ بەکارهێنان بەکاردێنرێ زیانی زۆری بۆ سەر تەندروستیمان. ئەم مادە ئیزافەکەرانە زۆر بەزووی لەگەڵ پێکاتەی ئەو گەرمەی کە بەریەکەوێت واتە ئەو خۆراکی کە بە گەرمێکێتە ناو قاپەکۆیان دەفرێکەوە بە دڵنیاییەوە بێت هۆی ئەو پێکاتانە شی بێتەوە تێکەڵی خواردنەکە بێت دیارە بە دڵنیاییەوە ئەمانەش کاریگەری ڕاستخۆی بێت لەسەر تەندروستیمان دیارەکەی ماڵێن زیانێ بۆ سەر تەندروستیمان ئەمە بە جارێک و دووجار زیانەکانی دەرناکێ هەموو ئەو خۆراک و هەموو پێکاتانەی کە کاریگەری لەسەر تەندروستی بە بەردەوام بوون لەسەری بۆ نمونە تۆ بە بەردەوامی خۆراک لە پێکاتی پلاستیکە لە پلەی گەرمی بەرزا بخۆیت بە دڵنیاییەوە ئەمە واکە کە بەشە لەو پێکاتە پلاستیکانەی کە لە گەڵ خواردنەکە تێکەڵە بێت بەهۆی گەرمێکەوەی لە جسمانە نشێ بە دڵنیاوە کاریگەری بێت لەسەر تەندروستیمان گرنگترین کاریگەریەکانی ئەوەیە کە ئەبێتەوەی نەخۆشیەکانی کانسەر نەخۆشی شێرپەنجە بەهۆی ئەوەی کە پێکاتی پلاستیکەکە لە جسمانانیش واکە کە بەرگی لەشمان نەیەڵێت بەهۆی پێکاتی کیمیایەکەی کە تێکەڵی خواردنەکە بێت زۆر جار ئافرەت کە بەکارێنێ هۆرمۆن ئیسترۆجینی کەمەکات کە ئەمەش واکات کە بە دڵنیاوە کاریگەری بێت لەسەر نەزۆکی لە ئافرەتانەوە کاریگەری زۆریە لەسەر تەندروستی لەسەر جگەر لەسەر کردداری هەرسکردن لەسەر کۆڵۆن لەسەر نەخۆشیەکانی مرۆڤ بە شێوەی گشتی. دیارە پلاستیک لەسەر ئاسی جیهان کەمترین نرخی ئەمەشکەواکە بە کەمترین کولفە دەست شوێنەکان بکرێت و نرخێکی زۆر نەکرێت لەسەر شوێنەکان بۆیە پلاستیک بەکاردێنێ بەداخۆ پلاستیکیش جۆری هەیە کام پلاستیکەی کوالیتی زۆر نزمە لە بەشێک لە چێشتخانەکان بەکاردێنرێت خواردنەکەشی بەدڵنیایە تۆ خواردنەکەگەن لە قاپێکی پلاستیکا بخۆی بەتایبەتی و پلاستیکانەی کە لە کاتی تێکردنی شلەکەی لە پلەیەکی گەرمی بەرزە ئەکسەر ڕاستخۆ بەشێک لە پێکاتی شیە بێتەوە یان هەر شێوازی قاپەکە شکلی قاپەکە گۆڕێت ئەو بەدڵنیایە کوالیتەکەی زۆر نزمە زۆر جار تامی پلاستیکە لەگەڵ خواردنەکە تێکەڵە بێت ئەمە بەدڵنیایە لە ڕووی تام و چێشەوە و تام و کێشەی نییە.
دوو زۆر قاپمان هەیە، دوو زۆر پێکاتی پلاستیکمان هەیە لە بازارەکانی هەرێمی کوردستان ئێستا بە دڵنیاییەوە جۆرێکیان سەلامەترە ئەوەی کە لە پێکاتی گیایی دروستەکەرە ئەویش بە مەرجێک پشکنی تاقیگەی بۆ بکرێت هیچ پێکاتێکی پلاستیک هیچ پێکاتێکی کیمیایی بۆ دروستکردنی لە کات دروستکردنیان لە کاتی بەرهەمێنانی قاپە پلاستیکە کە لە گیا دروستەکرێت قاپە گیاییەکە ببوورە بەکارهێنراوە بەڵام بە دڵنیاییەوە ئەگەر ئەیش بە هەمان شێوە پێکاتی پلاستیک لە پێکاتەکە بێت بە دڵنیاییەوەش کاریگەری بێت لەسەری